کەناڵی ئاسمانی پەیام بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز جیاوازتر لە ساڵانی پێشوو چەندین پرۆگرامی نوێ دەکاتە میوانی ماڵەکانتان و لە کاتە جیاوازەکانی ڕۆژ و شەو پەخش دەکرێن. بەرپرسی بەشی بەرنامەکانی کەناڵەکە باز لە نێوەڕۆکی بەرنامەکان دەکات. بەرنامێکمانە ساعات 4 کە ڕۆژانە دەست پێەکە ڕاستەوخۆیە بەناوی گوڵستان. ئەم بەرنامە زیاتر ناوەڕۆکی تەندروستی ئاینی کۆمەڵایەتیە، ماوەی 2 ساعاتە کە گرنگی بە بابەتی ئاینی، بابەتی کۆمەڵایەتی، بە دروستکردنی خواردن، بە بابەتی دەرونی، بە بابەتی تەندروستی ئەدات. بەرنامێکی ترمانەیە ڕۆژانە ساعات 6 پەخشەبێ بە ناوی پەیامی دڵان کە زۆرینەی مامۆستا و بانکۆزەکانی کوردستان لەو بەرنامە بەشدارن لە هەولێر تۆمار کراوە. ئەویش گرنگی بە بواری ئاینی و ئەو بابەتانی کە زیاتر پەیوەستە بە ڕەمەزانەوەدا. هەروەها بەرنامێکی ترمان هەیە کە تایبەتە بۆ کەسانی کە قورئانی پیرۆزیان لەبەرە، هەموو قورئانی پیرۆز کە لە سەرتاسەری کوردستانە تۆمارمان کردووە هەر لە گەرمیانەوە تاک و زاخۆ. بەرنامێکی ترمان هەیە ناوی چریکەیە، گرنگی بەو مێر منداڵە دەنگخۆشانەدا کە بە دەنگە خۆشەکانیان لە خزمەت قورئانن. هەروەها بەرنامێکی ترمان هەیە کە بەڕێز مامۆستا لێر پێشکەشێکەوتیا میوانە بە ناوی هاوڵناسی، گرنگی بە ژیانی هاوڵان و پای هاوڵانەدا. هەروەها بەرنامێکی ترمان هەیە تایبەت بە گەنجان لە مانگی ڕەمەزانان چۆن کاتەکانیان ڕێخەن، چۆن عیبادەت دەکەن، چۆن پەرستشەکەن و چۆن ئەخوێنن و کاتەکانی خۆیان چۆن دابەشەکەن. ئەوەی جیاوازە لە ڕەمەزانی ئەمساڵ پەیام بەرنامەکانی لە بواری پەروەردەیی، کۆمەڵایەتی، ئاینی و گەنجانە و هیچ توێژێکی فەرامۆش نەکردووە. لە پلانی بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیامە بۆ ئەم مانگە تەرکیزی زۆری نەمان لەسەر بابەتە ئاینیەکان داناوە، ئیتر لە بوارە کۆمەڵایەتیەکان، لە بوارەکانی پەروەردە، لە بواری خوێندنەوە، لە بواری بەخۆداچوونەوە، لە هەموو بوارەکان کە ئاینی ئیسلام چۆن ڕێنمایی بەندەکانیەکە. نیەتمانە ژینگەیەکی گونجاو بۆ خواپەرستی بە شێوەیەکی گشتی دروست بکەین لە ماڵەکانی خەڵکی کوردستانە، لە دەرەوەیە، لە شەقامە، لە نێو بازاڕە، لە نێو ئۆتۆمبیلەکانە، بۆی بتوانین لە سەراپەی ئەم مانگەیە بە تایبەت خوا لە خۆمان ڕازی بکەین و هاوکاری خەڵکی کوردستان بکەین بەڕاستی بۆ بەسەربردنی مانگێکی پڕ لە تەخوا و عیبادەت. بۆیە بەرنامی جوانمان هەیە، بەرنامی تازەمان هەیە. ئەم مانگەش زۆر بە شانازیەوە کە پشکێکی منی تایە لە بەرنامەی نیهانی قورئان، بەرنامەیەکی جوانە، کۆمەڵە و کوستافێکی گەنجی باشی لەگەڵایە، مامۆستایانی ئەهلی قورئان و مفەسیری قورئان و شارەزا و پسپۆڕ لە بابەتە قورئانیەکان دێن میوانی ئەم بەرنامەیە بن. تۆڕی میدیایی کۆمەڵ بە ئامانجی خزمەت بە چین و توێژەکان بەرنامەکانی لە پێناو خزمەتکردنە بە دین و ژینی خەڵک و بە ئەرکی خۆی دەزانێت کۆمەلگا لە ڕێگەی پرۆگرامەکانیەوە هۆشیار بکاتەوە. بە گوێرەی نیەتەکەی خوای گەورە پاداشتی گەورەی بۆ داناوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.